خێزانی خۆی و لەگەل خوشکی خێزانی خۆی لەگەل دوو کچیە عەزاب یەکێکیانەوە بریندارە دوو گولەی بەرکەوتووە ئەوانی دژی لەگەل دوو کوڕێکی عەمری 2 ساڵ بوو ئەوەی دژی 11 ساڵە لەگەل دوو کچی کچکە کوی گشتی وا بزانم دەکەن 9 کەس هاتن لە ڕێگە لەو تێلبەندەی بەجانابەتم گوت پێش ئێستا دەرچۆن دوو سیارێکیان هەر لەو هێزە ئەمنیەکان بەلایەتی کوژانەوە لە تەنش سیمەکەی خۆ شاردو بووە حاجیشی خۆ گەهشتە مەفرەزە ئەوانەیە لایەتیان گلۆپی سیاران کوژان بووە تاهۆ گەشتە ناو حادیسەکە سیاران دوو میرزەمین لەم لایە سیاری حەجزی کرد بە تەماڵ بگەڕێتە دواوە سیاری دیکە هاتە پشتەوە ئێکسەر حەجزیان کرد لەو بەینەیدا تەقەیان لێکردووە چکو لە تێقەی ئێکەم 3 گولە بە بەرامبەر سنگی و دەموچاوی جامەکەی کۆن کردووە بۆ سیان لێدانا بۆ پێشەوەی بێت ئاکێد جاکاوە سەعاتێک بووە 2 سەعات و ئێمە نازانین قسەی کۆتایی ڤار دەیکات.